کەسێ بەتەمایە چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەن بەس خەوە بینێ نەریتێکی شۆڕژێرانە نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕەت حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانێ بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی سیستەمەکە 83 خوێندکار دێک بۆدا بخوێنێت ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیتەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەلایەنانی ئەم دەسەڵاتەیە هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە کارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن وازات و خەڵک تونتر ئەبێ ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی و خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی لەسەر چەکڕاکێشان لەسەر تعداکردن لەسەر خەڵک ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە دێماسیەکی پەرشە بەسەر چینی کتێکاد و بەشە جۆرەکانی چینی کتێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن بەشێکی زۆری لە حیزبات چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی مینەکانی تاوانی دروست کردووە تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان خەڵک لەلایەکۆ قەویترە سازمانی تەیارکردە ڕادیکاڵترە بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات شەرمەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە شۆڕش تەنها ڕێگەیە هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئێوەرەتان باش. خۆشحاڵە من بنار مستەفا جارێکی تر هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 1 نۆڤەمبەری 2023 لە دووتەوەری سەرەکی پێک هاتووە سەرەتا سەبارەت بە ناڕەزایەتیەکان لە ئێستای کوردستاندا قسە و پاسمان دەبێت و هەروەها سەبارەت بە دوایین ڕووداوەکانی هێرشی ئیسرائیل بۆ غەزە و تاوتوێکردنی بابەتەکانی پەیوەند بەمە وەکو بەرەی سێهەم و هەروەها ڕێپۆرتاژێک لەم بارەیەوە دەبینن سەبارەت بۆ کاردانەوانی بەرامبەر بە هێرشی ئیسرائیل ئەنجام درراوە و لە بینی بەرنامەکاندا ڕێپۆرتاژ و بابەتی تریش دەبینن وەک بۆ نمونە سەبارەت بە داڕمانی کەرتی تەندروستی لە کوردستاندا. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. مەڵێ بینەرانی ئازیز هەروەک ئاماژەم پێدا یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە ناڕەزایەتیەکان لای ئێستای کوردستاندا. ئەم بابەتە شتاوتێ دەکەین لەگەڵێکێک لە چالاکوانانی ناڕەزایەتی جەماوەریەکانی ئێستای کوردستان بەڕێز شکار عوسمان کە ئێستا لە کەلارەوە لە گەڵماندایە. کاک شکار ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئەگەر ئێوارە باش هاوڕێگیان سپاس بۆ ئێوە، سپاس بۆ هەموو بینەران، سپاس بۆ هەموو ئەوڕێیانی عەزیز، دەستی ئەوە خۆش بێ، سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەگەر بە شێوەیەکی گشتی قسە لەسەر ناڕەزایەتی جەماوەرەکانی ئێستای کوردستان
بکەین ئەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا ناڕەزایەتی مامۆستایان و مامۆستایانی وانەبێژ زۆر بەرچاو بووە و پشتیوانێکی زۆریش کراون. بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتیتر باز لە ناڕەزایەتی لە خوارەوەی کۆمەلگا بکەین لە ڕوانگەی ئێوە لە ئێستادا لە چی ئاستێکدایە؟ بەڵێ دەستان خۆش بێ لە ڕاستیە ناڕەزایەتیەکانی خەڵکی کوردستان لەم چەند ساڵی دوایە بەرەو پێشوونێکی خۆی زۆری بەخۆی و بینیوە. ئەکرێ بڵێم ئەم بەرەو پێشوونە وەکو زۆرێک لە خەڵکی تر ئەیبینێ، وەکو زۆرێک لە چالاگوانان زۆرێک لە چالاگوانە سیاسیەکان ئەیبینن کە وەکو ژمارە پێیان وایە بەرەو دواوە چووە، بەڵام من بە پێچەوانەوە بۆ ئومێدێک بە خەڵک بین. من پێم وایە بەرەو پێشوونێکی زۆر زۆر باشی بەخۆیەوە بینیوە، چونکە ڕەنگە لە ڕووی ژمارەوە وەکو خۆپیشاندانەکانی 2011 نەبێ، بەڵام لە ڕووی تەکتیک و لە ڕووی داواکاری و لە ڕووی شێوازی چالاکیەکانەوە بەرەو پێشوونێکی زۆری بەخۆیەوە بینیوە کە ئەمەش بە مانایی وەشیاری و بە مانایی بە ئاگاهاتنەوەی خەڵکی کوردستان تێ لە ئاست ئەو ستەمە لە ئاست ئەو سیاسەتەی کە لە بەرامبەریان ناکراوە و ناسینێکی زۆر زۆر باشە بۆ ئەو دەسەڵاتەی کە لە بەرامبەریان نایە، چونکە بەڕاستی ئێستا شەقامی چالاکوانان شەقامی سیاسی کوردستان تەنها بەرەی ئۆپۆزیسیۆنێکی ساختە و بەرەی دەسەڵاتی تیانی ئێستا بەرەیەکی تریتایە کە بەرەی ناڕەزایی خەڵکە و ئەم بەرەیە زۆر زۆر بە وردی کار لەسەر ئەوەکە کە چۆن بجوڵێتەوە و چۆن سیاست کە بەرامبەر دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختەیش. جاران ئێمە ئەگەر چالاکیەکانمان تەنها هەڵچوونێک بوو بێ، ئێستا بە پێچەوانەوە ئێستا چالاکیەکان چۆن دەسەڵات بە سیاستێکی ناشەریفانە ئەجوڵێتەوە و ئۆپۆزیسیۆنیش بە سیاستێکی ناشەریفانە جوڵێتەوە، بەڵام ئێستا چالاگوانان سیاسین بەرامبەریان. ئێستا بە سیاستێکی شەریفانە کە پێیان ئەڵێن نەخێر کە ئێوە سیاسەتەکەن ئێمەش سیاسەتەکەین، ئەمە ڕێگە ڕاستەکەی ئیتر چیتر ئەمە هەڵچوونێک نییە هەڵچێ و دابچێتەوە. ئێستا ئێمەش وەکو تەواوی وڵاتانی دنیا کۆمەڵگەیەکی بە ئاگامان هەیە کە ئەزانێت داواکارەکانی چین و مافەکانی چین و هەموو ئەرکەکانی خۆشیان بە باشی جێبەجێ کردووە، ئێستا داوای مافی خۆیانەکەن. باستان لە شێوە و تەکنیکی نوێ کرد کە ئێستا ناڕەزاتی جەماوەری لە کوردستاندا بەخۆیەوە بینیوە. ئەتوانین کەمێک لەو بارەیەوە ببیستین کە لانی کەم ئەکرێت چی شتێکی جیاواز بێ بەراورد بە ڕابردوو؟ بەڵێ بەڕاستی ئەوەی کە جیاوازە بەراورد بە ڕابردوو ئێمە گەر تەنها هەر لە شێوازی چالاکیەکانیشەوە باسی بکەین، جاران زۆربەی چالاکیەکان تەنها ڕۆژێک بوو، یان ڕۆژێکدا ئەنرا چالاکیەکە کرا و تەواو بوو، یان چالاکیەکان داواکاریەکی کاتی بەدواوە بوو، یان زۆر جار چالاکیەکان لەلایەن یەک چینی کۆمەڵگەوە کرد. بەڵام ئێستا وەکو لەم دوایانە بینیمان چالاکیەکان بۆ درێژ کرایەوە، بۆ نمونە خێمە هەڵدانی تێکەوە، شێوات تەکنیکەکانی گۆڕاکە ڕێپێوانی تێکەوە و ڕێپێوانی درێژ بە 150 کیلۆمەتری تێکەوە و وەکو لە کفری بینیمان کۆمەڵەیەک یعنی خەڵکی کفری هەڵسان بە ئەو ئەرکە کە بە شێوازێکی زۆر زۆر سەردەمیانە چالاکیەکیان کرد بۆ ماوەی 33 ڕۆژ کە بە جوانترین شێوە جوانترین ئەدای چالاکییان پێشکەش کرد و زۆرێک لە داواکاریەکانیشیان کە هەیان بوو توانیان بەدەستی بێنن کە ئەمە دڵخۆشیێکی زۆر بوو بۆ گەڕانەوەی ڕۆحێتێک بوو بۆ شەقامی ناڕەزایەتیەکان لە کوردستانە و هەروەکو تریش کە ئەگەر شێوازێکی تری هەبێت جاران داواکاریەکان لەلایەن یەک چینی کۆمەڵگەوە کرا، بەڵام ئێستا ئەبینی بۆ نمونە کاتێ مامۆستایان لەسەر جادن تەواوی چین و تێژەکانی تریش هاوکارن لەگەڵیانە، ڕەنگە ئەمەیان تا بەڕادێکی پێویست نەبێ، بەڵام بەراورد بە ڕابردووە زۆر زۆر جێگای دڵخۆشی ئێستا کە داواکاریەکان هەم ئەوانەی کە لە خۆپیشاندانەکان بەنشدارن و هەم ڕێگاکانی چالاکی نوێگەریکی زۆری پێوە دیارە و دیارەکە لە عەقڵێکی سیاسی قوڵەوە هەڵەقوڵێ. بەڵێ قسەیەک هەبوو یان ئێستاش هەیە ڕەنگە ببیستین کە دەوترێت یان بە شێوەیەک هەست بە ناومێدی دەکرێت یایدا کە لە خوارەوە ئیمکانی گۆڕانکاری بوونی نییە، دەسەڵات جواب بەخواست و خەڵکی نایەتەوە، چەندێ داوای مافی خۆت بکەی ئەم دەسەڵاتە گوێ ناگرێت پێت نادات، واتە
بە شێوەیەک بێ ئومێدی دروست بوو لەوەی کە خەڵک دەست بەرێ بۆ هەر جۆرە چالاکیەک. ئێوە چەندێک ئەم بێ ئومێدیە دەبین و پێتان وایە ئەم شێوە نوێی ناڕەزایەتیەکە ئاماژەی پێەکەن بتوانێت وەڵام دەرەوە بێت؟ بەڵێ بەڕای من چۆن ستەم و پلانی گەندەڵی پلانی وێرانکردنی ئەم وڵاتە پلانێک بوو، پلانی بە ئیرادەکردنی خەڵکی کوردستانی پلانێکە کە لە سەرەتای دروستبوونی ئەم دەسەڵاتەوە هەیە و یەکێک لە هۆکارانی کە یەکێک لەو ڕێگەیانی کە بەکاریان هێناوە ئەو شێوازە بوو کە هەر لە سەرەتاوە ویستیان بە لە ئەو ڕێگەیانە بدەن کە ڕێگای گۆڕانکارین لە دنیا. بۆ نمونەیەکی لەو ڕێگەیانە چالاکی مەدەنی بوو کە یەکەیەک ئەو ڕێگەیانیان دۆزیوە کە ئەکرا ڕۆژێ لە ڕۆژان بێتە هەوێنی گۆڕانکاری ئەیانەوێت لەوە بن، بەڵام نەک ئەم دەسەڵاتە دەواوی دەسەڵاتە ستەمکارەکانی دنیا خەیاڵیان خاوە کە ڕۆژێک لە ڕۆژان پێیان وابێ کە ئیرادەی خەڵکیان ئیرادەی گەلیان بۆ بکوژرێ ئیرادەی گەل بە بەردەوام لە نوێبوونەوەیە و ئێستش کە ئەبینین دووبارە شەقام دوای ئەو هەموو کاری کە پێی کرا لە 15 ساڵی ڕابردووە کە بە هەموو شێوازێک ویسیان بێ ئومێدی بڵاو بکەنەوە، بەڵام ئێستا ئەبینین کە شەقام بە ئەو پەڕی ئیدادەوە بە ئەو پەڕی وریایی وەشیاریەوە هاتوۆتەوە پێشەوە و ئێستا ڕۆڵێکی گەورە بینێ لە ساحی سیاسی کوردستان. بەڵێ هەڵسوراوان و چالاکوانانی ناڕەزایەتی جەماوەریەکان لە شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستانە چەندێک پەیوەندیان لەگەڵ یەکدا هەیە و چەندێک کاری ڕێکخراوەی پێکەوە ئەنجام بدەن یاخود بەرنامە هەیە لە ئایندەدا ئەنجامی بدەن؟ بەڕاستی ئەوەی کە لەم دوایە ڕوەدا کۆمەڵێک وەکو پێشتریش بوو بە جێگەی ئومێدی من ئەوەی کە باسم کرد لە کوردستانە ئێستا لە هەر شارێکە چالاکوانان وەکو جاران تەنیانین و هەموو ئاگایان لە یەکە کە لە شارێک چالاکیەکە کرێت تەواوی شارەکانی تر لەگەڵ هاوخەمن و لەگەڵ بە یەکەوە ئامادەن تەنانەت وەکو سەردانیش بۆ تەنانەت وەکومانەوەی لەلایەن و وەکو هاوکاری معنەوی هاوکاری مادی بەردەوام پەیوەندیان بە یەکەوە هەیەوە. ئێستا تەواوی شارەکانی کوردستان وەکو لینکێک بە یەکەوەیان ئەبەسترێتەوە کە لە هەموو کاتێکە وەکو یەک جەستە بۆ ئەو پرسانی کە یانەوێ ئەجوڵێن. من پرسیارێکم نەماوە ئەگەر قسەیەک مابێ سەبارەت بە بزوتنەوەی ناڕەزایەتیە جەماوەریەکان لە کوردستان و پەیامێک ئەگەر بتانێت لە کۆتاییدا بیدەن فەرموون بە کورتی. دەستان خۆش بێ، سپاس بۆیەوە، سپاس بۆم کارە گرنگەی کەیکەن بێگومان بەردەوام میدیای پێشەنگ یەکێک بۆ لە پێشەنگترین میدیاکان و هەمیشە جێ ئومێد بۆ هیوادارم بەردەوام بن. دەستان خۆش بێ. دووبارە ئەم پەیامە بۆ خەڵکە نێرمەوە کە ئێستا تەنها ئەوەمان با لە بەرچاو بێت کە بزوتنەوەی جەماوەریەکان لە دەستێکی ئەمینایەوە بە شێوازێکی زۆر زۆر باش کاری خۆیەکە و لەسەر ڕێگایەکی ڕاستە و بناغ و پرۆژەیەکی گرنگە کە لە داهاتووە ئەبکرێ بێتە هەوێنی گۆڕینی دەسەڵات نەک تەنیا لە هەرێمی کوردستانە بەڵکو لە تەواوی عێراق و ناوچەکەش. بەڕێزکار عوسمان لاکەلارەوە یەکێک لە چالاکوانانی بزوتنەوەی ناڕەزایەتی جەماوەری ئێستای کوردستان، زۆر سپاسکار لەگەڵمان بووی. دەستان خۆش، سپاس بۆیەوە، خواتان لەگەڵ. ئازیزان، سەبارەت بە داڕمانی کەرتی تەندروستی لە کوردستان هاوکارمان لە سلێمانیەوە ڕێپۆرتاژێکی چەند خوڵێکی بۆ ئامادە کردوون، فەرموون بینەری بن پێش ئەوەی کە بچینە سەر بابەتەکانمان سەبارەت بە هێرشی بۆ سەر غەزە. کاتێ حکوومەتێک پاشەکشە دەکات لە پێشکەوتن کەرتی تەندروستی دەبێتە قوربانی و پشکی گەورەی بەردەکەوێت لەو قوربانیەدا کە ئەمەش لێکەوتێکی ترسناک بۆ دانیشتوانەکەی بە دوای خۆی دادێنێت. کە ئەچتە نەخۆشخانەکان پێشوازی هەیە، دکتۆریش ئەتبینێ، بەڵام ئایا چارەسەری پێویست، دەرمانی پێویست، خزمەتگوزاری پێویست لە خەستەخانەکان ئەوکو پێویست هەیە؟ نەخێر، چونکو هەموو شتێک بۆ نمونە دکتۆر دەرمانەکان بۆن عیلاجەکەت بۆ نووسێ ئەچیت سەی لە لەڵام دەرمانەمان نییە، تۆش ناچارە بیت چی لە دەرەوە بیکڕی، لە دەریشۆ نازانی چی بکڕیت. ئەمە ئەردەنیە، ئەمە تورکیە، ئەمە ئێرانیە، ئەمە عێراقیە، ئەمە سلێمانیە، ئەمە ئەڵمانیە، هەرێکی ئەمە سعرێکی جیاواز کەسیش نازانێ فەرقەکە لە چیایە و کامیان باش و کامیان خراپە. کەس نازانێ چی بکە، ینی سەرمان لێ شێواوە بەڕاستی دەرمان بەپارەیە، خەستەخانە بەپارەیە. چەمن بۆ خۆم لە خەستەخانەیەکی ئەهلیە عیلاج کرام،
يعني المدة علاجکردنەکەم 42 ملیۆن دینار بوو. 42 ملیۆن دینار من هەموو شتێکم بۆ فرۆشت. هێشتا بە هاوکاری خەڵکیشەوە. يعني بەڕاستی نازانی خەڵک ناچارەکەن کە هەموو شتێ بکات، ناچارەکەن کە گورچی لێ خۆی بفرۆشێ، ناچارەکەن سایرە بفرۆشێ، خانوو بفرۆشێ. نەبوونی خزمەتگوزاریەکان و پێنەدانی موچە لەلایەن حکوومەتەوە هۆکارێکە بۆ پاکخستنی کەرتی تەندروستی و کەم تەرخەمی کارمەندەکانی تەندروستی. لە 15 ڕۆژ پێش ئێستا کە تووشی ڕووداوەکە بووم، هەستا خوێنێکی زۆرم لێ ئەڕۆی. تەلەفۆنمان بۆ ئیسعاف کرد، ئیسعافەکە زۆر درەنگەیشتە لای من. ئەی بەوەنی ڕێگاوبان و قەرباڵغ زۆر درەنگەیشتە لای من، مەجبورمی بە تەکسی بڕۆین بۆ خەستەخانەکە. گەشتینە خەستەخانەکە، سەرەتا بەباشی هاتن بەدەمەوە، تر چەند شوێنێکی دەستمیان بۆن منە ئەمانم کە خوێنی زۆر لێ ئەڕووی چارەسەریان کرد، بەڵام چارەسەرێکی سەرەدایی. چەند شوێنی کەش پێویستیە کرد کە خوێنەکەی بگیرسێنەوە، بەڵام دوای وازیان لێنای بۆ 2-3 سەعاتێک باوکم تۆزت بڵێ هاتوو ڕاوێت کە نایان بەدەمتەوە، توتی ئەرێکاکە چی لەم کوڕە بکەین، چی لێ بکەین، دیان کاکە ئەوەی کە بۆشمان کردووی لەبەر خوا کردومان، ئێمە 3 مانگە مەعاشمان وەرنەگرتووە، هەموو یەگەڕێتەوە بۆی کە مەعاش وەرناگرن، مەعاشەکەیان باش نییە. یعنی ناشتوانی بڵێ خەتایانە و ناشتوانی بڵێ کە نابێ بیکەن. جارجار ئەومان هەر تووشە بێ، بە تایبەتی لەم ماوەیە تۆزێک کەمبوونەوە بووە لە ڕێژەی با بڵێن ئەو دەرمانانەی کە بۆ تەداوی بەکارێ، بەڵام پشت بە خێرخواز، پشت بەوانەی کەوە وەکوڵێ دەستێکیان بە هەموو بەشی تەندروستیەوەیە لە هەموو بوارەکانە و لە لای ئێمەش بە هەمان شێوەتوانیمانە ئەو خزمەتە هەر بەردەوام بێ و ئەو پێداویستیانە بەردەوام بێ. لەم نەخۆشخانەیە خزمەتێکی باشی نەخۆشەکرێت، زۆر باش. کارمەندانی تەندروستی دەڵێن حکوومەت نەک کێشەکان چارەسەر ناکات، بەڵکو کەلینی زیاتر دروست دەکات بۆ کەرتی تەندروستی. حکوومەت هەوڵی ناوە کێشەکان چارەسەر کات، حکوومەت هەوڵەدا پەچی کەرتی گشتی بخات. لەبەر ئەوەی دوو ڕێگا، لەبەر دوو هۆکار هەیە. هۆکارێکیان ئەوەیە کە بەرپرسانی باڵا هەموو کەسێک ئەزانێ لەم هەرێمە دەست بە سەراگرتن و قورخکردنی هەموو داهات و سەروەت و خزمەتگوزاریەکان لە دەستی دوو حیزبایە و دەستی بەرپرسە باڵاکانەیە. بەرپرسە باڵاکان بەرژەوەندەکانیان لەوایە کە خزمەتگوزاری تەندروستی لەگەڵ پەروەردا پەچی بخرێ، لەبەر ئەوەی لە کەرتی گشتیە کەرتێکی بێبەرهەمە بۆ ئەوان باشە ئەرکیان لەسەر دروستەکات. هەر بۆیە ناپرسن لە کەرتی تەندروستی، ناپرسن لە کەرتی پەروەردا. لە تەندروستیە ئەگەر ئەوان دێن پەشی کەرتی گشتی ئەخەن بۆ ئەوی خەڵک ڕووکاتە کەرتی تایبەت. کەرتی تایبەتیش هی خۆیانە و شەریکەکانیانە، کۆمپانیەکانی دەرمانە، بازرگانی دەرمان و بازرگانیە بە تەندروستی خەڵکەوە. حکوومەتی هەرێمی کوردستان دەرمان و پێداویستی وەک پێویست دابین ناکات بۆ نەخۆشخانەکان. ئەمە ژوای کردووە هاوڵاتیان ڕوو لە نەخۆشخانە تایبەتەکان بکەن. دەیانەوێت کەرتی تەندروستی بە تایبەت بکەن و کەرتی گشتی لاواز بکەن لە پێناو بەشەوەندیە تایبەتەکانیان. میران دلێر، پێشەنگ TV، سلێمانی. ماڵی بینەرانی عزیز، ئەوەی بینیتان ڕێپۆرتاژێکی کورد بوو کە هاوکارمان میران دلێر لە سلەیمانیەوە سەبارەت بە دەڕمانی کەرتی تەندروستی لە کوردستان ئامادەی کردبوو. بابەتەکانمان سەبارەت بە کوردستان لێرەدا ڕادەگرین و دەچینە سەر هێرشی ئیسرائیل بۆ غەزە. لەم بارێشەوە هەم چاوپێکەوتن و هەم ڕێپۆرتاژێکمان بۆ ئامادە کردوون. چاوپێکەوتنەکەمان لەگەڵ نوری شەریف لە ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانەوە لەگەڵماندایە. نوری شەریف، ئێوارت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. سپاس بۆ ئێوەش، سڵام بۆ بینەران هەیە و نوری بەشیریشە نەک شەریف. سپاس. ببوورم. ئەگەر سەبارەت بە ڕووداوەکانی غەزە قسەیەکی کورت بکەین، جارێ 7 ئۆکتۆبەر بە هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل بۆ ئەوەی کە ئیسرائیل هێرشێکی فراوان بکاتە سەر غەزە. ئەمڕۆ کە 1 نۆڤەمبەرە، ئێوە ڕووداوەکان چۆن دەبینن تا ئێستا و لە چی قۆناغێکدایە؟ بەڕاستی ئێستا وەزعەکە زۆر گۆڕاوە. وەزعەکە کاتی 7 ئۆکتۆبەر نییە کە هێرشەکەی حەماس کردی و
ناڕزایەتێکیش بە هەمان شێوە لە دنیا بۆ دەورەیەک بەڕووی حەماسا و ئەو کارانەی کە کردی بە تایبەتی لە گرتن و کوشتن و بردننی ژمارەیەکی زۆر لە خەڵکی مەدەنی لەوێ. بۆیە بە دوای ئەوە کە ئیسرائیل لە چەند ڕۆژی دوای ئەوە دەستی کرد بە هێرش و کوشتارێک بە شێوەیەکی زۆر درڕندانە و کۆمەلگای نێودەوڵەتی هەژان معادلەکە گۆڕا. بۆیە ئێستاش هەر بە دوای چەند ڕۆژێکە معادلەکە لە ئاسی دنیا گۆڕاوە، چی کۆمەلگای نێودەوڵەتی و چی لە ئاستی بزوتنەوەی ڕادیکال و ئینسانی و چەب لە ئاسی دنیا چووە مەرحەلەیشکە بەداخەوە لەو کاتەوە تا ئێستا کە هێرشەکانی ئیسرائیل دەستی پێکردو بە شێوەیەکی زۆر زۆر ترسناک کە ڕۆشتۆ تا ئەگاتە ئێمڕۆکەیەکی نۆڤەمبەرە کە کوشتارێکی زۆر لە منطقەی جەبالیا بووە بە حدودی تەنیا لە دەوروبەری فڕۆکەخانە و هینەکانی ئەوەش بێجگە ناوماڵە ئەهلی و مەدەنی و شتەکانیش حدودی 500-600 کەس کوژراوە. بۆیە ئەمارەکانی ئەمڕۆی میدیا کە بڵاوی ئەکەنەوە نزیکی سەرکەوتووە بە تەنیا کوژرا و بۆ نزیکی 9,000 یعنی بە بێسەر و شوێنەکانی ژێر دار و پەردوو ئەمانە و بۆ بە 10,000 بێجگاواتر نیسبەتی برنار و ئەمانە سەرکەوتۆ بۆ نزیکی سەر و 20,000 و 25,000 و ئەمانە. بۆیە دامنەی شەڕەکە بەڕاستی زۆر فراوان بۆتەوە تا ئێم ڕۆژەکە کە یەکی 11ەیە ئەو هێرشانە لە چەند قۆڵەوە ئیسرائیل بە شێوەیەکی فراوان هێرشی کردووە. نیتاقێکی ئەمە تا بە ناوخۆی ئیسرائیل و فەڵەستینەگا تا بە منتیقەکەیش ئەگا حوسیەکانیش دوێنە ڕایگەیان کە 3 جار موشکیان ئاراستەی هەم موشکیش و هەم بە شێوەی درۆنیان ناردۆ بۆ سەر ئیسرائیل. ئەمە چوارچێوەیە کە بەجیا لە مەشاکیلەکان لەگەڵ حیزبوڵڵا و هەروەها هەڕەشەی لێرە و لەوەی ئێران بە شێوەی شکا و بە هەمان شێوە مۆزوعی سووریاش کە لەم ناوەندا هەیە و ترسی ئەوەش عێراق بچێتەوە، یعنی دامنەی شەڕەکە فراوان بێتەوە بۆ منتیقەکە کە ئەماش بە دوای خۆیان کوژراوێکی زۆرێنێ. ئەمەی کە ئێمە باسیەکەین کە لە غەزان کوژراوە بە هەمان شێوەش لە هێزی ئیسرائیلیش بە هەمان شێوە ژمارەیەکی زۆری کوژراوە. بەجیا لەوەی کە 2,300,000 کە لە منتیقەی غەزایە لەژێر ترس و تۆقانێکی زۆر زۆرایە. ئەمە هەر نەک ئەوزاعەکە گۆڕاوە بە نیسبەت هێرشەکانی ئیسرائیلەوە و بانگەوازکردنی بە 360,000 سەربازی یەدەکی کە ئامادەی کا بوو ئەم شێڕە و بە شەڕێکی درێژخایانی ئیدامە بە لە ئەوزاعی دنیاشە معادلەکان گۆڕاوە، هێز هاوزەنگەکان گۆڕاوە، حتا لە ناو UN و خودی سەرانی وڵاتەکانە تەناقزات دروست بووە لەسەر ئەمە ئایا شەڕ بوەستیان نەوەستێ، ئایا شەڕەکەی دامەکار بیان نەکارێ. بەمەبەستم ئەو هێزانەی سەرمایەداری دنیا کە لە پشتی دەوڵەتی حکوومەتی ئیسرائیلەوەن کە کێشە هەیە لە ناو خۆیانە، بێژگەوە ژمارەیە حکوومەتیش لە ئاسی دنیا کە مەواقفیان لەمانە دەربڕێوە تا ئاگاتە ئەنتۆنیۆ گۆتیزێسی سکرتێری نەتەوە یەکگرتوەکان کە مەوقفی ڕۆشنی نوانووە و بڕیارنامەیەکیان لە UN دەرکردووە بە دژی ئەم هێرشانە و وەحشیگەریەی کە دەوڵەتی ئیسرائیلێکە، بە تایبەتی کۆمەلگای نێودەوڵەتی بزوتنەوەیکی ئینسانی و ئازادی خواز و چەب لە دنیا ئەمەی پێ تەحمل ناکرێت کە ڕۆژان لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە بەجارێ لە ڕۆژێکە 100 و 400 و 500 کەس بکوژرەکان نمونەیەکی زۆر بەرجەستیان کە تەقیەوە لە بیدایەتی کارەکان و نەخۆشخانەی مەحمەدانیە بوو. باشە ئەمانە بۆ لەسەر ئەوەش دروست بکەم کە ئەبینین لە پشتی ئیسرائیلەوە ئەمریکا هەیە، وڵاتانی ڕۆژئاوا هەن، لە پشتی حەماسەوە دەوترێت کە حیزبوڵڵا و ئێران هەن، بەڵام خەڵکی غەزە کە پێ ناچێ هیچ یەکێک لەم هێزانە بۆیان گرنگ بێت کە ژیان و گوزەرانی خەڵکی مەدەنی چی لێت، خەڵکی غەزەکیان لە پشتە.
بەڕاستی ئەوەی هەبێ ئێستا خەڵکی غەزا ئەوەی لەسەر لە پشتێتی یەکەم خۆیان وەکو خۆیان بەجیا لە حەماس کە ئیمڕۆ لە بەرامبەر ئیسرائیلە ئەوەستێتەوە کە لەو هجومانە بۆ غەزاکرێ خەڵکەکە خۆی دیدگایشکەی هەیە و ئەوەشی کە لە پشتیانە بزوتنەوەیکی ئینسانی و ڕادیکال و چەپ و مرۆڤ دۆست لە ئاستی دنیا کە بینیمان لە نزیکی زیاتر لە 3 هەفتەی ڕابردووە چۆن بە شێوەی ملیۆنی لەسەر ئاستی دنیا هاتنە پێشەوە. بەڕاستی ئەوە بزوتنەوەیەکە کە لە نمونەی لە دەیان ساڵی پێشوە زۆر کەم بووە مەگەر لە تاریخی لیان لە عێراقا ئەو ناڕەزایەتی بە تایبەتی لە 2003 کە ئەمریکاوە پەیمانەکانی ویسیان لە عێراق بن حدودی 1 ملیۆن کەس بەس لە لەندەنە هاتە سەر شەقامەکان. بە هەمان شێوەش ئەم بزوتنەوەیە هاتۆتە سەر شەقام لەسەر ئاستی دنیا بەشێکی لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە ئاسیاشا بەشێکی لە وڵاتانی ئەوروپا تا ئاگاتە ئەمریکا و ئوسترالیایە. ئێمە زۆر بە ڕۆشنی ئەمانەمان بینی بە تایبەتی ئەوەی کە یەکدەست هاتوونەتە پێشەوە پێش هەموو شتێ شیعاری هەوڵووی و یەکەمیان ئەوەیە کە ئەبێ ئەم شەڕا ئەم کوشتار و کاولکاریەی حکومەتی ئیسرائیل بەسەر سەری خەڵکی غەزە و فەڵەستینەوە ئەبێ دەست بەجێ بۆستێ. حتا ئەمەش وای کردووە بێجگاوە لەم چەند ڕۆژەی ڕابردووە مەجموعەی وڵاتانی ئەمریکای لاتین کە بە وڵاتانی چەپە ناسرێوەکو شیلی و مەکسیک و بەرازیل و کۆلۆڤیا و ئەمانە هەموویان هینی ئەویان کردووە کە سەفارەتەکانیان بخشێنەوە لە تەل ئەبیب و هەروەها نیگەرانی و ناڕزایەتی خۆیان دەربڕیوە بەوە بێجگە ئەوەش کە بە هەمان شێوەیەتی بەشە لە ئیتحادیە کرێکاریەکان هەر بۆ ئاگاداری خۆتان ئیتحادیە کرێکاریەکی کۆمپانیایەکە لە نزیکی شاری کەنتەلێرە هاتنە دەرەوە دەواازەی کارخانەکەیان داخست ئەو کارخانەیە چەک و ئەسلحە بۆ ئیسرائیل دروستەکە هەر لە درۆنەوە یعنی لە تیارەی بێفڕۆکەوانەوە تا ئەگاتە چەک و ئەسلحەی ئەرزی وەستان و بەجژی وەستانەوە بێجگە لەوەی زۆرێ لە ئیتحادیە کرێکاریەکان کە بلۆچێکی خۆیان لیانە لە بانگەوازیان کرد لە 24 مانگ و هەروەها 27 و 28 مانگ لە خۆپشاندانەکانی بەریتانیا بوو. جا لەمەش بزوتنەوەی کە شوێنی سەرنجە ئەبێ هەموو خەڵکێکی ئازادی خواز مرۆڤ دۆست کە دڵی بۆ خەڵکی غەزە لێە دڵی بۆ خەڵکی حتا ئیسرائیلیش لێە کە نەکوژرێت ئەو حرەکەی یەهودیانەیە جوولەکانەیە کە لە دەرەوەی ئیسرائیلان لە ئەمریکان لە بەریتانیان هاتوونە سەر جاداوە بە دژی حکومەتی ئیسرائیل وەستاونەتەوە کاڵە بە ناوی ئێمەوە شەڕمەکە و شەڕ ئەبێ دەم و دەست بۆستێ و ئەم شەڕە مناڵان و خەڵک و ئینسانی تیاکوژرێ بەجیا لەوەش لە ناو خۆی ئیسرائیلیشەوە بزوتنەوەیکی خەڵکی ئازادی خواست و مرۆڤ دۆست و چەپ لەوێ هەڵساون و هاوکاتی سەراسەری دنیا ئەوان شاتونە سەر شەقامەکان و یەخەی حکومەتی ئیسرائیلیان کردووە بێ ئەم شەڕ و کوشتار کاریانەی ئیسرائیل بەسەر سەری خەڵکەوەیە بوەستێت. ئێوە ئامادەتان بە خۆپشاندانی ملیۆنی و سەدان هەزار کەسی کردووە لە چەند پۆستێکی فەیسبووکیشتاندانە کە خۆتان بەشداریتان لەو خۆپشاندانانەی لەندەن کردبوو کە ڕێژەیەکی یەجگار فراوان و زۆر بوون. ئەگەر بڕێک زیاتر تایبەتمەندی ئەم خۆپشاندان و هاتنە مەیدان و پشتیوانیە زۆری کە لە خەڵکی غەزە دەکرێت کە لایەن ئەمانی بەشداری لەم خۆپشاندان و ناڕەزاتیانە دەکەن چی گرنگێکی هەیە بە تایبەتی لە بەریتانیا کە ئەزانین پشتیوانێکی سەرسەختی ئیسرائیلە؟ بەڕاستی لێرە بەجیا لەوەی کام حکوومەتان چ لە ئەمریکا بەریتانیا فەڕەنسا حتا ئەڵمانیا و ئەمانایە قەراری ئەویان دەرکرد بوو کە بەحساب مەمنوع بێ بە هەموو شێوەیەک خۆپشاندان و ناڕەزایەتی بۆ فەڵەستین لە ژێرناوی ئەوەی گوایە ئەمە دیفاع لە حەماسە و حەماس هێزێکی ترۆریستیە خەڵک بە پێچەوانەوەی ئەمەوە هاتە سەرجادا و بە هێزێکی زۆر بەفراوان لە ئاسی دنیا بە هێزی چەند ملیۆنیش هات
یعنی کە بۆ خۆی حکومەتانی ئەتر وەڵامێکی دانشێنی بۆ حکومەتانایەوە کە ئێوە نەک بۆتان نییە ئەوەی کە وەکو حکومەتێکی سەرمایه‌داری و هەر دیفاع لە حکومەتی سەرمایه‌داری ئیسرائیل بکەن و ئینسان کوشتنەکەی لەژێر ناوی ئەوەی ئیسرائیل دیفاع لە خۆی ئەکات ئەو واقعەتە نابینن کە خەڵکی ئیسرائیل لە تاریخێکی خۆیان بەجیالەوەی کە لە نیم سەدە زیاتری ڕابردووی تاریخی خۆیان لێ ئەکوژرێت و بێسەر و شوێ نەکرێت و ئاوارە ئەکرێت بە هەمان شێوە بەس لەم دەورەیە ناخی هەموو ئینسانێک ئەهەژێنێ بۆیە ئەو خۆپشاندانانە کاتی ڕۆژ ناوی سیر دەکرد لە هەموو قەومیاتێ لە هەموو ڕەنگ و لە هەموو جۆرێکی تیا بوو بەڵام هەموو بە یەک دەنگ شیعاریان ئەوتەوە نا بۆ کوشتنی ئینسان لە غەزا نا ئەبێت دەست بەجێ جەنگ بوەستێ حکومەتی ئیسرائیل حکومەتێکی تیرۆریستیە ئەمە حتا بە یەهودیەکان بە خەڵکی جۆرە جۆر لە ئازادی خواز مرۆڤ دۆست حتا خەڵکانی وڵاتانی عەرەبی لە فەڵەستینیەوە بیگرێت تا وڵاتانی کەی عەرەبی هەمووی بەشدارە بوون وەکو ئەوەی کە لە دنیا ئەمانە هەمووی بۆ کۆنفرانسێ بانکرابن و چوارچەوەی کۆنفرانسەکەیان پێوت بوون هەمویان بە یەک دەنگ بە یەک ئاواز لەسەر یەک ڕێتم و شیعار و دروشمیان بەرزە کردەوە و لە پاڵ یەکە وەستا بوون ئێمە حتا بانارەکەی آخر ڕۆژەی 28 مانگمان کە بەرزمان کردەوە بە گەورەی هیلمان کردبووی حیزبی کۆمۆنیستی کرێکاری عێراق و کوردستان لە پشتیەوە حتا ژنێکی تیا و سعودی بوو خەڵکی سعودیە بۆڵی کرد بوو خوێنیشیەوە زانیش و ئەمەیشە باشە کوڕێکەکەی ئینگلیزی تا بوو بەدایان کە خەڵکی هندستان و پاکستان و ئەمانەی تیا بوو لەگەڵ شیعارەکان ئێمەهاتن و تەییدیان نەکرد بەوەی کە ئەبێ ڕێگا چارە بۆ مەسەلەی فەڵەستین بدۆزێرێتەوە و ئەوەی کە قسەمان لەگەڵەکەرە بێت دەست بەجێ ئەم جەرگا بوەستێ بە هەمان شێوە بزوتنەوەیەک بوو یەک بزوتنەوەی ئینسانی کە ئەتوانێت لە تاریخی خۆیان تاسیری هەبووەوە بە دوای ئەمەشە تاسیردانێ بۆ چارەنووسی ئەم هێرش و کوشتار و کاولکاری ئیسرائیل بەسەر خەڵکی فەڵەستینەوەینە بۆیە خەڵکەکە لێرە ئەوە نابینێ کە مەوزوعێک ڕوویاوە لە حوتی مانگا و ڕۆشتۆ تێپەڕێەوە ئەمە هیچ بەهانەیەک و هیچ حەقێک نایە بە ئیسرائیل کە بێت کوشت و کوشتاری خەڵکی مەدەنی بکات لە ژێر ناوی شەڕی حەماسایکە ئەمە بووەکو وایە کە لە وڵاتێکە بەریتانیا کەسێ کوڕەکەی یان براکەی کوژن بچێ بە هینی عەشاری بیکوژێتەوە بەڵام لەم وڵاتە ئەمە نییە ئەکرێت بۆ وڵاتێک چۆکو میلیشایی کوردستان و عێراق کە میلیشاتیا حاکمە بڕا بە شێوەی عەشاری بیکوژێتەوە بەڵام لێرە قانون و یاسا هەیە بە هەمان شێوەش بۆ ئیسرائیلیش قانون و یاسای نێودەوڵەتی هەیە کە ئەو پێشێلکاری ئێستا قانون و یاسای نێودەوڵەتیەکە لە ژێر ناوی شەڕی حەماسە ئەچێ ڕۆژانە بە سەدان و بە هەزاران کەس ئەکوژێت لە ژن و مناڵ و پیر و خەستەخانە و قوتابخانەکان بەجیا لە بڕینی ئاو و کارەبا و ئەنتەرنێت و ئەمانە هەر بۆ معلوماتی خۆتان هەر لێرە مەجموعەی خێزانی زۆر مناڵەکانیان خۆیان کۆ کردوتەوە هەموو چوونەتە بەردەمی وەزارەتی دەرەوەی بەریتانیا بە مناڵەکانیانەوە تویان ئێمە جەرگمان قبوڵ ناکات ڕۆژانە لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە ئەو مناڵانە ئەبینین ئەبێ بە پارچە پارچە بێ بە دەم تۆپی هێزەکانی حکومەتی ئیسرائیلەوە و حکومەتەکەشمان لەژێر ناوی ئەوەی کە ئیسرائیل بەرگریەکە لە خۆی ئەم هێرشانە ئاکات و خەڵکە کوژێ بۆیە ئەم بزوتنەوەی یەک بزوتنەوەی ڕادیکالی ئینسانیە کە لە درێژەی خۆیان ئەگەر لە یەکەم هەنگایە بتوانێت ئەم جەنگە بوەستێنێ بۆ مەرحەلەی دوایش بۆ چارەسەری کێشەی فەڵەستین کە جارێکی کە پاش ساڵانێکی زۆر خەوت بوو بێدەنگەی لێکرابوو هێناوەتەوە پێشەوە چارەسەری یەکجاری بکرێت و ئەم کوشت و کوشتارە لە بینی خەڵکی ئیسرائیل و خەڵکی فەڵەستینە ڕوونەدا کە لەلایەن دوو هێزی کۆنەپەرستەوە ئەنجامە برێت دەستی بۆ بنیان لەلایەن حکومەتی ئیسرائیلی کۆنەپەرست و سەرمایه‌داری جژی ئینسانیەوە ئیدامایات و نانەکەیشی لەوە ئەڕوا جێگا موقعەتەکەی لەوە ئەڕوا کە مەسەلەی کێشەی فەلەستین حەل نەکرێ ئەگەر کێشەی فەڵەستین حەل کرێ موقعەت و شتێکی ئیسرائیل لەو منتیقەیە نامێنێت چکە ئێستا زۆر لە حکومەتانی منتیقەکە بۆ ئەمریکا و بۆ وڵاتانی غەرب ئەو جێگایان گرتووە لە شێوەی قەتەر و سعودیە و ئەم وڵاتانە
زۆرێک لە وڵاتانی ڕۆژئاوا باز دەکەن کە ئیسرائیل مافی خۆیەتی بەرگری لە خۆی بکاتێک گروپێکی تیرۆریستی وەکو حەماس هێرش دەکاتە سەری. بەڵام ئەم جەماوەرانی کە هاتوونەتە سەر شەقامەکان و پشتیوانی لە خەڵکی غەزە دەکەن و دژ بەم کاولکاریەی ئیسرائیل ئەنجام دەدات دەوەستنەوە، خواست و داواکاری ئەوان چییە و چەندێک ئەکەوێتە ئەوەی کە بڵێن بەرژەوەندی دەسەڵاتێکی وەکو ئیسرائیل یاخود گروپێکی وەکو حەماسەوە ئایا هاوتایی یان خاڵی هاوبەشت ئەکرێ لەناو ئەمانەیە بدۆزرێتەوەکو زۆر جار لە دەستگا ڕاگەاندنەکانە ئەیبینین فڵان هەڵوێست لە بەرژەوەندی فڵان لایەنی جەنگەکەدایە. بەڕاستی من ئەبێ ئیشارەیەک بەوە بەم ئەگەر فرسەتم بیکێ نەختێ ڕوونکردنەوە بەم ئەمە هەم لە میدیاکانەوە ئەمە باسەکرێ و هەم لەسەر ئاستی فەرد و لەسەر هاستی ئەحزاب و لایەنی کێش ئەم مۆزوعە باسەکرێ ئەم مۆزوعیان بە قانزاجی ئیسرائیلە یان ئەم مۆزوعیان بە قانزاجی حەماسە. ئەمە هەمووی تەسەوراتی سیاسی و مەصالحێکی حیزبی و مەصالحی شخصی و حتا بەشێ لە هەنێک کەس کە ئەم قساناکە تەسەوراتێکی ئایدۆلۆژی لە پشتسەرەوە. ئێمە با بڕوانین کە کۆمەلگایەکەیە باشە لە غەزا هەر غەزە باسکەین هەموو فەڵەستین باز نەکەی 5 میلیۆن کەسە 2 میلیۆن 300,000 کەس لە بەردەمی کوشت و کوشتارایە. تۆ ئێستا بۆ ئەم مۆزوعە ئەڵەی چی؟ ئەگەر ئەم شەڕە بوەستێ ڕۆژانە بە سەدان و هەزاران خەڵک نەکوژرێ، بۆمباران نەکرێ، ماڵاکانیان کاول نەکرێ، ئەگەر ئەبێ قانزاجەکەی لێیا کە خەڵک هەزاران و چەند هەزار کەس نەکوژرێت و بوەستێ، قانزاجەکە بۆ چی لایەنێکە بێ؟ بەتاکید ئەمانە هەم ئیسرائیل و هەم حەماس نان لە شەڕ و کێشەکانی نێوان ئەم دوو لایەنە ئەبینەوە. ئەزانم هەروەکو تۆ باسیش کرد ئەمانە هیچی هێزێک نین لە مەسلحەتی خەڵک بن، لە بەرژەوەندی خەڵک بن. بەدایبەتی ئەوەی کە ئێستا ئەم مۆزوعە ڕوویاوە بە هیچ شێوەیە لە قانزاج و بەرژەوەندی نە خەڵکی فەڵەستینە نە غەزەیە، حتا بە قانزاج و بەرژەوەندی خەڵکی ئیسرائیلی ژنیە. بۆیە ئەم تەسەورانە کاکرێت تەسەوراتی یەکەمین شت زۆر غەیرە ئینسانیە، دژی مرۆییە بەڕاستی ئەکرێت. دوو هەمیش ئەمانە هەمووی مەساڵحی جۆرا و جۆری لە پشتەرەوە. کابرایکی کوریە هەر لە خۆیەوە هاواریەوە کاوەڵا بە خەڵکی فەڵەستین بکوژرێ لەبەرەوەی ئێمە دیفاعیان لە کورد نەکردووە. بە هەر دلیلێ نەیان کرد بێ ئەوە خەڵکی فەڵەستین نەبووە، حیزبێکی سیاسی دیاریکراوە بۆ دیفاعی نەکردووە. من لانجیرەوە حیزبە ناکەم. بۆ نمونە لە نەزەری منەوە حەماس هێزێکی ئیسلامی کۆنەپەرستی تیرۆریستە باشە، بەڵام ئێستا کێشەی حەماس نییە لەوانە، کێشەی چەند ملیۆن کەسەکە لە بەردەمی مردن و کوشتن و ژیانایە. ئەمانە ئەو خەڵکە هاتۆتە پێشەوە، ئەمە سەیری ئەوە ناکە ئیسرائیل هەیەیان حەماسەیە، حسابی ئەوەکە کە خەڵکە کوژرێ. بە هەمان شێوەش کە حەماس ساروخ ئەنێرێ، ئەمانە ئەنێرێ وەکو ئیسرائیل چۆن ڕۆژانە کوژرێ، ئەوش خەڵکە کوژرێ، مەناتیق کاولەکە نائارامی بۆ خەڵک دروستەکات. ئەمانە خەڵک لەم وەجە ئینسانیەوە، لەم وەجە مرۆڤ دۆستیەوە، لەم وەجە ئازادی خوازی و چەپیەوە ئەڕوانێ بۆ ئەوەی کە قانزاجەکە لێرە شەڕ بە قانزاجی هیچ کەسێ نییە، بە تایبەتی بە قانزاجی خەڵکی مەدەنی و ژن و مناڵ و پیر و پەکەوتە نییە لەم ڕوانەوە. بۆیە ئەو هێزەی کە هاتۆتە مەیدانەوە هێزێکە زۆر وشیارانە هاتووە، هێزێکە هاتووە لە پسەری ئەوەی کە دنیایکی ئازاد و یەکسان و خۆشگوزەران و بێشەڕێوێت. هەر ئەو خەڵکە بوو کە هاتە سەر شەقام وەکوتم بۆ دژی کوشت و کوشتار لە سووریاوە بە دیفاع لە کۆبانی هاتە مەیدانەوە لەسەر ئاستی دنیا و بە دژی هێزەکانی داعش کە وەکو هێزێکی تیرۆریست و ئیسلامی هات ناوە. بە 2003 بە هەمان شێوە هاتە مەیدانەوە بە دژی لیانی عێراق لەژێر ناویەوەی سەدام حوسێن و عێراق چێکی کیمیایی هەیە، بەڵام خەڵکی زانی ئەم ماساتە ئێستا بۆ عێراق و کوردستان دروست ئەبێ کە بەدەیان سەدام حوسێن و هیزێ میلیشیایی و دیکتاتۆر هاتوونەتە پێشەوە. بە هەمان شێوە خەڵک هاتە مەیدانەوە باشە بە دژی هێزەکانی تاڵەبان لە ئەفغانستانە و کوشتارێکە ئەوانەی کەن و بەربارانی ژنانەکەن و هەروەها ژنان ڕێگەی لێ ئەگیرێ بچێتە خوێندن و جامیعە و هەروەها لە ئیش و کارەکانیانە.
ئەمانە بزوتنەوەیکی ئینسانیە کە لە مەیدانە هەیە کاتای لە مێژووی خۆیان بە شەڕ و خوێن و هێزی خۆی ئەم حەقەی سەپانووە بەسەر کۆمەلگا بە تایبەتی لە ئەوروپا زوتنێکی ئینسانی تاریخێکی خۆی هەیە هەر ئەوەی کە لەم کۆمەلگایانە پەنابەرێکی زۆر ڕوو ئەکاتە و لێ قەومێیەن بۆ ئەم وڵاتانە چن لە مەحەتەی قتارەکان جل و بەرجیان بووە بن و خواردنیان بووە بن و پارەیان ئەیانێ ئەم بزوتنەوەی ئینسانی ئەبێ ئێمە دەستی پێوە بگرین و بەهێزی بکەین و ئەوەی کە هێزێکە مەساڵحی نییە لەما و هێزێ مەساڵحی هەیە لە شەڕەکە بەجشی ئەمەیە هەر وەکو حکومەتانی ئەم وڵاتانە ئێستا ئێمە زۆر بە ئاشکرا ڕۆژانە یەکێ لە ناڕزایەتەکانی ئەم خۆپشاندانانە بەرامبەر حکومەتەکانی خۆیانە لە بەریتانیایکە لە شیعرەکانەوە بوو شەرمە بۆ تۆ ڕەشی سوناک سەرۆگۆزیرانی بەریتانیا بۆ حیزبەکە حیزبی پارێزگاران کە تۆ دیفاع لە ئیسرائیل و کوشت و کوشتارێکەکەی لە ژێری ناوی ئەوەی کە ئیسرائیل دیفاع لە خۆیەکە ئەی خەڵکی فەڵەستین حەقی نییە کە دیفاع لە خۆی بکە سبەینە ئەگەر هێز بتوانێت مقاومەتێکی ڕادیکال و ئینسانی چەگار ڕێخا چێ دیفاع لە خۆی بکە ناتوانێت بە هەماش حەماسیش لەو کۆمەلگایە هێزێکە نفوز و ئیعتیبار و خۆی بەشێکی ئەو کۆمەلگایە چونکە ئیسرائیلیش وەکو عفو فەڵەستینیش وەکو ئیسرائیل و وەکو باقی وڵاتانی ئەوروپا و کۆمەلگایکی سەرمایەدارە کۆمەلگایکی چینایەتێ مەساڵحی جۆرا و جۆر و جیاوازەیە بووە ناپرسی بزوتنەوەی حەماس بۆ کەوتۆتە لاوە بزوتنەوەی حەماس دوای ئەوە کە جێگا و ڕێگایەکی بەردوای ڕێکەوتنی ئۆسلۆ لە ساڵی 93 بەرکەوت ڕۆشتە ناو کورسی هەبوو لە نەتەوەیە گرتۆکانەوە ئەتر دەسەڵاتێکیان پیا کرد وەکو حیزبە کوردیەکانی کوردستان و حیزبە ئیسلامیەکان بوون بە بازرگان و چەتە و شت بەسەر سەری خەڵکەوە لاکەوتون بۆیە هەروەکو ئەنتۆنیۆ گۆتێرێس سکرتێری نەتەوەیە گرتەکان وتی ڕووداوی حەڤەی ئۆکتۆبەر شتێک نەبوو هەر لە خۆیەوە ڕوویادێ باشە ئەوەی کە هێزێکی حەماس هاتبێت چکۆ هێزی حەماس بەرئەنجامی ئەو کۆمەلگایە و بوونی ستەمێک و ئەوانەیە کە ئەوی بۆ جۆ دێنەوە هەر چۆن ڕێگەی اتحادی کرێکاریشی تیابێت کە بانگوازەکە بە دنیا کە پشتگیری خەڵکی فەڵەستین بکەن بۆ وەستانەکە بە هەمان شێوە ئەوانەشی تیا و هێزی ڕادیکال و مرۆڤ دۆستیشی تایە بۆیە کە ئەنتۆنیۆ گۆترێسیش بە هەمان شێوە ئەڵێ لە نیو قەرنی ڕابردووە کوشت و کوشتارێکی سەری خەڵکی فەڵەستین هەبووە خەڵکی فەڵەستینی شەقی خۆیەتی کە مقاومە بکات و ڕوبەڕۆی ئەمە دێتەوە بۆیە ئیسرائیل یەکسەر نیگەرانە بێ لە سکرتێری نەتەوەیە گرتوەکان و پێ لە هەڕەشەی لێکات و خۆتە بینیتەوە و هەروە نوێنەرانە ناتوانن ویزەی ئەم وڵاتە وەرگرن هەروەکو حکومەتەکانی ئەم وڵاتەش دیفاع لەو کوشت و کوشتارەکان بە هەمان شێوە مەساڵحیان هەیە لەوە چکە مەساڵحیان لە ئیسرائیلەیە بە تایبەتی ئەمریکا بە دوای ئەوەی کە لە ئەفغانستان و عێراق و سووریا ئەمانە شکستی هێناوە موقعیت و جێگا و ڕێگایەکی نەماوە ئێستا ئیسرائیلی بەدەستەوە ماوە ئەم مۆزوعاوەنی کەی باتە دواوە بۆیە کەشتی جەنگی نێرێ بە چەند هەزار سەربازەوە بۆ ئەو منتیقەوە بۆی ئاگری شەڕەکە خۆشکات و بێشەرمانێش لەژێر ناوی ئەوەی کە ئیسرائیل دیفاع لە خۆیەکە هەموو ڕۆژە قەتڵ و عامی خەڵکی غەزە و خەڵکی مەدەنی بکرێ بۆیە هەر پاساوێ بهێنرێتەوە بۆ ئیدامەیانی ئەم شەڕە ئەکەوێتە قاڵبێکی کۆنەپەرستانە دژی ئینسانی و قاڵبێکی کۆنەپەرستانە و فاشستانەی دەوڵەتی ئیسرائیلەوە کە مەساڵحی هەیە و چەند ساڵە ڕوبەڕووی کوشت و کوشتاری خەڵکی فەڵەستینە بێتەوە لێرەدا دەمێت دوو لە سەرنجی بینەران بێنمە سەر شاشەکە و ئاراستەی ئێوە بکەم کاتیشمان کەم لە بەردەستاماوە هیوادارم هەردووکی بە کورتی بتانی وەڵام بدەیتەوە یەکەمیان دەڵێت ئەی حوتی ئۆکتۆبەر چی هەروە دەکرێت بکرێتە ڕابردوو گەنە دەستدانی 1400 کەس لە خەڵکی مەدەنی ئیسرائیل کە کوژران ئەمەیان یعنی دەبرابەر ئەمەیان چی ئەم پرسیاری یەکێک لا بینەران سەرنجێکی تریش هاتووە باز لەوە دەکات کە لە نێوان حەماس و ئیسرائیلدا هیچ یەکسانیەک نییە بۆیە بەکارهێنانی دەستەواژەی هەردوولا دروست نییە ئەگەر سەبارەت بەم سەرنجانە بتانێ قسەیەکی کورتکەم فەرمون بە کوردی تاوەکو دواوتتان لێوەرگرن بڵێم بەڕاستی ئێمە هەڵوێستشمان دەربڕێەوە هەرە و کاتەش قسەمان کردووە حوتی ئۆکتۆبەریش بە هەمان شێوە کارێکی تیرۆری و هێرشێکی ناڕەوا و کوشتارێکی
ناڕەوا بوو و مەحکومە لەلایەن ئێمەوە بە هەر دەلیلێ خەڵکی مەدەنی لە ئیسرائیل کوژرەیان لە فەڵەستین کوژرە بۆ ئێمە یەک شتە و دیفاع لە خەڵکی بێتاوان و خەڵکی مەزلومی هەم فەڵەستین و هەم ئیسرائیلەکەین. وەکو وتم خەڵکی ئیسرائیلیش هەمووی لەگەڵ حکوومەتی نەتانیاهوا نییە، ئەوە تا لە ناو جەرگەی دڵی ئیسرائیلیشا بە هەمان شێوە ئەو ناڕەزایەتیانە هەیە بە دژی دەوڵەتەکەی خۆیان ئەڵێ ئەبێ کوشتاری خەڵکی غەزە و فەڵەستین بوەسێنی کە بەسەر سەری خەڵکەوە کوشت و کوشتارێکی زۆر ئەکرێ ڕۆژانە بەجیالەوەی لە ئاستی دنیاشە ئەو یەهودیانەیان جوولەکانە کە چی ناوەلەی کێنە سەرجادەکە و لە پاڵ ئێمەشا لە خۆپشاندانەکانی هەم 27 و 28 مانگ هەم لە 21 مانگ هەم لە 14 مانگیشا موجود بوون و بە دژی کوشتارن. بۆ ئەگەر کەسێ ئینسانی بێ، کەسێ مرۆڤ دۆست بێ، کەسێ چەپ و سۆسیالیست بێ لە هەر شوێنێکی دنیا کەس کوژرێت و لە چی قەومی و چی ڕنگ و چ پێستێک بێ بە دژی ئەوەستێتەوە. بۆیە ئێمەش بە هەمان شێوە کردداری 7 ئۆکتۆبەرمان محکوم کرد، بەڵام کردداری 7 ئۆکتۆبەر ناکاتە دەلیلێ بۆ دەستی ئیسرائیل بکاتەوە کە بە لەژێر بیانووی ئەوەی حەماس لە ناوە بەوە کوژێر ڕۆژانە هەزاران کەس بکوژێ نەئەکرا ڕێگەی کە بدۆزێتەوە بەوەی کۆمەلگای نێودەوڵەتی بێنێتەوە کە ئەم هێزە نوێنەری خەڵکی نی ئیسرائیل نییە و کوشت و کوشتارەکە و بە جۆرێکیکە بێ کە خەڵکی تیانە کوژرێ. یعنی ڕێگا حەل نەمابوو ئیلا تۆباران و کوشت و کوشتار و کاولکاری و بێئاو و کارەبا و خواردن و دەرمان و هینی خەڵکی ئیسرائیل نەبێت. وایە اینجا خاڵێک کامێنێتەوە ڕاستەکەی لە بەرامبەر ئەوەی کە ئەم دوو هێزە دوو قوتبن وەکو یەکەم دوو هێزن ناوەکو دوو هێز نین. یەکەم ئەو حکوومەتێکە لە ئاستی دنیا پژگیری ئەکرێ ئەمانە حەماسیش هێزێکی گروپ و ئەحزابێکی بچووکی ناو فەڵەستینیەکانە کە فەڵەستینی بۆ خۆی نەخاوەنی دەوڵەتە، نەخاوەنی پێگەور ڕێگەیەکە، نەخاوەنی شتێکی سافتە، ئەمانە لێوانە هەیە. بۆیە لەباری شەڕ و مقاومەتیشەوە بە تاکید لە درێژەی ئەم شەڕە حەماس ناتوانێت ئەگەر کۆمەلگای دەوڵەتی ئەمە نەوەستێنێ حەماس ناتوانێت ئەو بەرگری هەیەبێەوە پاک شەکرێتەوە ئیسرائیلیش لە درێژماوە ئەگەر ئیدامەی پێبا بە هەر شێوەیەک کە تەسمیمی گرتووە بە کوشتاری 2300 کەسەکەش بێ ئەم ئیلا ئەبێ غەزە بگرێت و حەماس پاکاتەوە لەمانە. بەڵام ئەبێ ئێمە لێەوە سیر بکەین، لەمەوە سیر نەکەین کە کارەساتێ ڕوویاوە ئێمە هەموو دقەیە لە هەموو شتێکا بڵێ کاکە ئەوە باسی ئیمڕۆکەن یەکی 11 کە لە جەبالیە 400 کەس 500 کەس کوژراوە یەکسەر بێنەوە ئەی 7 مانگی بۆ ئۆکتۆبەر 7 مانگ 1400 کەس نەکوژراوە. ئێستا مەجموعەیە بە دیل گیراون چارەنووسیان دیار نییە، نازانی لە چۆن، نازانی ماون، هەموو کەس و کاریان ڕۆژانە لە گریان و چاوەڕێیان و یەخی حکومەتی ئیسرائیل ئەگرن با بەشەر بۆسە بۆی مناڵەکانمان نەکوژێ ئەو 200 کەسەی کە هەیە لەو بارانەوە. بۆیە ئەبێ ئینسان نەختێ منطقی لەسەر ئاستی واقع، لەسەر ئاستی کۆمەلگایکی ئینسانی، لەسەر ئاستی مەدەنیەت قسە بکە کە ئێستا 2,300,000 کەس لە بەردەمی کوشت و کوشتاران. باشە خۆ لە درێژەی ئەمەیشە هەرەوە نییە خەڵکی فەڵەستین کوژرێ، خەڵکی ئیسرائیلیشە کوژرە. ڕۆژانە ئەوە تا لە ئیخبارەکانەوە بەشێکی ئیسرائیل خۆی ئیعلانی ناکات وەکو ئەوەی کە و کوشتارانەی لە فەڵەستین ئەکرێ و میدیاکان لەوێن لە ئیسرائیلیشە کوژرێ، چ ئەچنە ناوە مقاومەتی جەماعەتی حەماسەیە، چ بەشێکی ئەکەونە بە بەردەمی تۆپ و تایارە و درۆنی کەوە هێزەکانی حەماسی شەکوژێ. بە هەر دەلیلێ بۆ ئێمە کوشتنی ئینسان بە هەر دەرەجەیەک بێ ئەو سەربازانەی بەشێکی یەدەگین هێنراون لە ئیسرائیلەوە بە هەر دەلیلێک بێ نامانێت ئینسان کوژێ بەڕاستی لەوێشە حتا ئیسرائیلی بێ یان جەماعەتی حەماس بێکرێ بە ڕێگەی کە پاکرێنەوە دەسەڵاتیان نێرێ بەسەر سەری غەزەوە ڕیسوا بکرێن ئەمانە و خەڵکی غەزە خۆی بێ نوێنەری کە داوا کات و هێز پێیاکات و ئەوە. بۆیە ئەمانە هەم ئیسرائیل و ماوە نووری بەشیر ئەگەر دواوتت لێوەرگرم لە یەک خوڵکدا کە پەیامی ئێوە بۆ خەڵکی ئازادی خواست مرۆڤ دۆست چییە کە تەماشای ئەم ڕووداوانە دەکات و
دڵگرانە بەوەی ڕۆژانە دەبیستێت بردومانی بەردەوام و کوژران و ژیان لەسەرنەوەی هەزاران منداڵ و خەڵکی سیڤیل. پامی ئێوە بەوان چییە؟ بەڕاستی ئێستا پێش هەموو شتێک ئەبێ ئێمە لە پاڵ هێزی ئەم ملیۆنیا بین لە ئاسی دنیا یەکەم بۆ وەستانی ئەم شەڕ و کاولکاری بەسەر سەری خەڵکی فەڵەستین و غەزەوە بە تایبەتی. ئەمە ئەگەر لە مەرحەلەی یەکەمە ئەم هێزە بتوانێت فشار بۆ دەوڵەت و حکومەتانی مەنتیقە بێنێ لێەوە فشار بۆ ئیسرائیل بێ ئەم شەڕە بوەستێ هەنگاوی دووەمیش لە دەورەی دوا هاتووشە ئەم هێزە تەسلیمی ئەوەی گرتووە قسە و باس ئەکرێت لەسەر ئەمانە بۆ دەورەی داهاتووش جارێکی کێشەی فەڵەستین هاتۆتەوە سەر ساحە کە ئەبێ یەکجاری ئەم کێشەیە حەل کرێت جارێککە ئەم برینە چارەسەر بکرێت و بە یەکجاری ئەوش بە پێکێنانی دوو دەوڵەتی فەڵەستین و ئیسرائیل بێ کە بۆ جاریشکە ئەم کێشانە دووبارە نەبێتەوە هەموو دەورەیەک بەجارێت 1000 و 2000 و 500 و 10,000 خەڵک نەکوژرێ لەو بەینە. بۆیە بانگەوازی من ئەوەیە هەموو خەڵکی ئازادی خواست مرۆڤ دۆستێک کە تا ئێساش ئەگەر دوورە پەرێزەیەکیان کرد بێ ملاحەزەیشیان کرد بێ پەیوەست بەم هێزە ئینسانیەوە کە بە شێوەی جۆرا و جۆر ڕۆژانە و شەوانە لە فەڕەنسا لە بەریتانیا لە نیویۆرک لە ئوسترالیا لە کەنەدا لە فەڕەنسا لەسەر جاداوە ساون بەجیا لە ڕێگرەکانی ئەم حکومەتانە هەیە و فشارێنن بۆ حکومەتەکان و بەشێکی ئێستا ئەمانە وەزعەتێکی دروست کردووە خەریکە خلیافات لە ناو ئەحزابەکانی ناو دەسەڵاتی ئێرە دروستە بێ کە یەکێ لەوانە لە ناو لەیبەر پارتی ئێستا دابەش بوون لە بینی ڕاوەستانی شەڕ دەست بەجێ لەگەڵ ئەوەی کە سەرۆکی ئەم حیزبی لەیبەرەوەکو کیرستارمەری ناوە ئەڵێ نەهەر نەوەستێەوە حەقێتی ئیسرائیل دیفاع لە خۆی بکە. بۆیە بێ بەم زووتنەوە فراوانەوە بەم ریزە ملیۆنیەوە ئێمە پەیوەست بین بۆ ڕاوەستانی دەست بەجێی شەڕ لە ئێستا شیعاری ئەساسیە و لە هەر شوێنێ بوون ئەم شیعارە هەڵگرین دەست بەجێ ئەبێ ئەم شەڕ و کوشتال و کاوەکاریە بوەستێ بە دوایاتر هەنگاوی کەعانێ. نوێری بەشتر ڕۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆیەوە سپاس بۆ جۆگرانیش. ئازیزان ڕێپۆرتاجێکمان ماوە یاخود بڵێن پێشنگ دۆکومنتێکی کورد سەبارەت بەو کاردەوانانەی کە لە بەرامبەر هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە ئەنجام دراوە لە سەر تاسەری جیهاندا. پێشنگ دۆکێم جارە بەیار مستەفا سەبارەت بە کاردانەوەکانی بەرامبەر هێرشی ئیسرائیل لە جیهاندا پێشکەش دەکرێت. پاش دیتنی بەرنامەی پێشنگ دۆکی ئەمجارە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤی کۆتایی دێت تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن. دوولاقی دیۆنواسی لەگەڵ ئیسرائیلە کۆتایی پێدێت شکایەت لە نەتەنیاهو حکومەتەکەی بکەن لەسەرەوەی کە تاوانی جەنگیان ئەنجام داوە ئەم بایکۆتە ئەوەنە بەهێز بۆ نەکاریگەر بوو. پێشنگ پاش چەند هەفتەیەک بەردەوامبوونی هێرشەکانی دەوڵەتی ئیسرائیل بۆ سەرکردی غەزە و خەڵکی فەڵەستین ناڕەزایەتێکی زۆر هاتۆتە کایەوە لە سەرتاسەری جیهاندا و هەر لە خودی ئیسرائیل خۆیدا چەند ڕۆژنامە نووسێک ڕۆشنبیران هاتوونەتە مەیدان و باسی لەوە دەکەن کە ئەم کەرانەی ئیسرائیل دەیکا هەڵەیە سیاسەتی پێشتریان هەڵە بووە ئەم سیاسەتی ئێستا دەیکەن هەڵەترە تاوانە و ئەم پایانە لەلایەن ڕاستڕەوانی ئیسرائیلەوە توندڕەوەکان جواب دراتر بۆی کە هێرشۆتە سەر ماڵەکانیان ژیانە لە مەترسیدا ئێستا خۆیان شاردۆتەوە بەدزیەوە لە سۆشیال میدیا پەیامەکانیان بڵاوەکەنەوە بەڵام هەر بەردەوام من وازیان نەهێناوە و دەیانوێت بزوتنەوەیەک بەرپا بێکە دژی ئەم شەڕە بێت بەڵام ئیسرائیل جواب من بۆ یاوەتۆ کە مەمنوعی کردووە هەموو شێوە هەموو ناڕازایەتیە خۆپشاندانێک دژی ئەم شەڕە ئێستا لە ئیسرائیلیا قەدەغە کراوە دەتوانێت دەستگیر بکرێن بەڵام ئەمەش هەروای لەوە نەکردووە کە خەڵکی ئیسرائیل نەگۆڕدرێت بەپێی ئاخین ڕاپرسی کە لە جەریدەی خارێت بڵاو کراوەتەوە لە سایە 49 خەڵکی ئیسرائیل ناڕازین لەوەی کە لەم کاتەیە هێرش بکرێتە سەر کەرتی غەزە و تەنها لە سایە 25 کە پێیان وایە لە هەموو حاڵەتەکە دەبێت هێرش بکرێتە سەر خەڵکی کەرتی غەزە وەروەها ڕێکخراوە جووەکانی ئەمریکاش ناڕازاتیان دەربڕیوە وتوانە بە ناوی ئێوە ئەم بە ناوی ئێمە و ئەم تاوانانە ئەنجام مەدەن ئێمە بەشدار نین و چەند سەد کەسێکیشان لێ دەستگیر کراوە لە ناو خودی دیموکراتەکانیشا بە پێی ڕاپرسیەکان
بە تاواتی دووبەرەکیەکەیە بە تایبەتی لاوەکان کە زۆر ناڕازین لەو کارانەی کە دەوڵەتی ئیسرائیل ئەنجامێداوە پێیان وایە کە ئیدارەی بادن نابێت پشتیوانی ئەم کارانە بکات. ئەو بزوتنەوەی کە دوای کوشتنی جۆرج فلۆید هاتە مەیدان دژی ڕەگەزپەرستی، ئێستا قەزەی فەڵەستینی بە قەزەی خۆیان دەزانن، پشتیوانی خەڵکی فەڵەستین بە پشتیوانی لە خۆیان نەزانن و بە هەمان خەباتی ێزانن. خۆپشاندان کراوە لە زانکۆکان و بەیاننامە بڵاو کراوەتەوە و پەیامێکی زۆر بەهێزیان هەبووە دژی بەم کارانەی کە ئیسرائیل ئەنجامێداوە. لە بەرامبەر ئەمەدا سەرمایەدارەکان هەندێک خاوەن کۆمپانیاکان ناوی ئەو کارانانی کە ڕابەراتی ئەم خۆپشاندان ناڕازاتیان ناکەن بڵاو کراوەتەوە و پێیان ڕاگەیان کە لەم دوای ئیشیان نیانە لە شوێن داوای ئیشکەن ناتان دێنێ ئەنوێ کە پیان کەندەنەکانیان کە بکرێەوە لە سوسیال میدیا ئەو کەسانی کە شت بڵاوەکەنەوە لە دیفاع لە خەڵکی فەڵەستین ئەوانی ژنامەیان بۆ چووە کە لەم ودا دەبێت دیفاع لە خەڵکی لە دەوڵەتی ئیسرائیل بکرێت و کۆمەکی مادیتان دەکەین. بەڵام ئەمەش زۆر دەوری نەبووە، بە زەرری خۆیان شکاوەتەوە لە بەروی کام نامانە هەموو جارێکی کە بڵاو کراوەتەوە بۆ خەڵک پەخش کراوە کە دەوڵەتی ئیسرائیل بەتەمایە چی بکات و پێی ئاخیر ڕاپرسیە کە بڵاو کراوەتەوە. ئێستا لە ناو دیموکراتەکانە هاوسۆزی بۆ خەڵکی فەڵەستین زۆر زیاترە تاوەکو و هاوسۆزی بۆ دەوڵەتی ئیسرائیل. ئەمەش لە 2001 و کام ڕاپرسیانە کراوە و یەکەمین جارە لە تاریخی ئەمریکایە کە هاوسۆزەکە بۆ خەڵکی فەڵەستین بێ کە 1961 بۆ فەڵەستینەکان لە 1939 بۆ دەوڵەتی ئیسرائیل. ئەمەش ئەو ئەنجامەکەیەوەیە کە ئیدارەی بادین زۆر لەوە دەترسن کە تاسیر کاتە سەر هەڵبژاردننی ساڵی 2024 کە دەنگیان پێ نەدەن. وەروەها لە ئەمریکای لاتینی دەنگدانەوەیەکی زۆری داوە ئەم شەڕانی کە ئێستا لەوێ هەیە و دەوڵەتی کۆڵمبیایەکی کە لە وڵاتانی کە لە کۆنەوە لەگەڵ ئەمریکایە پەیوەندیەکی تونوتۆڵیان هەبووە لەگەڵ ئیسرائیل تونوتۆڵیان هەبووە، بەڵام دوایی ئەوەی کە لە 2022 کاندیدی چەپەکان ئەیباتەوە بە تاواتی سیاسەتی وڵاتی گۆڕیوە و پەیامێکی تونیەوە کە ئەم کارانەی ئیسرائیل ئەنجامێدا جینۆسایدە، جێی قبوڵ نییە، دەبێت بە زووترین کات ڕاوەستێت. ئیسرائیلیشە لە جواب باوتێتیەوە کە ئەمە لە مدە چەکتان پێ ناین و کۆمپانیەکانمان لەگەڵ ئێوە ئیش ناکات و ئەو شتانە ئەمانیشە جواب باوتێتیەوە ئێمە ئەسڵەن ئەمانەوەی علاقەی دیپلۆماسی لەگەڵ ئێوە ڕاوەستنی لەبەرەوەی کە نامان لەگەڵ وڵاتێکە علاقە دیپلۆماسیمان هەبێت کە لەو لاوە مناڵ بکوژێت. دەمەش دانیشتن لەگەڵا دانیشتین باسی کۆمپانیا و شەریکات بکەین. ئەمە دەنگدانەوەیەکی زۆر لە ئەمریکای لاتینی هەبووە کە زۆریان ئەم ڕایان هەیە، بەڵام زۆر بوێرانە کۆڵمبیا توانێتی کە ئەم ڕای خۆی بڵێت و بۆلیڤیا لەم ڕۆیە بە یەکێکە لە وڵاتانەی کە بەڕسمی ڕایگەیاندووە کە بە تاواتی لاقەکانی خۆی لەگەڵ ئیسرائیلە دەپچڕێنێت و علاقەی دیپلۆماسی لەگەڵ ئیسرائیلە کۆتایی پێدێت. ئەمە پاژەوەی کە چەند وڵاتێکی تری ئەمریکای لاتینیش پێشتر لە کۆنەوە ئەمەیان هەبووە و ڤێنزوێلا و کوبا و نیکاراغوا و چەند وڵاتێکە. وهروەها بەڕازیل هیچکێکی وڵاتە بەهێزەکانی ئەمریکای لاتین سەرۆکەکەی سەرۆکلولا پەیامێکی زۆر تونیەوە کاڵێ ئەمە جەنگ نییە، ئەسڵەن نام پێی ناوترێت جەنگ، ئەمە جینۆسایدە، کوشتنی مناڵە و هیچ ئینسانێک تێ ناگەین کە حەقوازی بات بە شەڕێک کە ئەنجامەکەی کوشتنی مناڵی بێتاوانە بێ. بۆ ئێمە ئەسڵەن شەڕی پێ ناوترێت جینۆسایدی پێوترێت. ئیسرائیل بەرامبەر بەم قسانەی توانێت جواب باتێت لەبەرێکە بەڕازی وڵاتێکی بەهێزە ناوێ ئەویش بکاتە دوژمنی خۆی کە ئەمریکا لاتینی بە تەواوی لە دەست بات لێستا بێدەنگی هەڵبژاردووە بە جۆرە جۆرەکان. وهروەها لە شیلیش حکوومەتێکی چەپە و دیاسپۆرایەکی زۆری فەڵەستینی لە شیلی هەیە کە نزیکەی 9 میلیۆن فەڵەستینی لە کۆن و لە شیلیانی ستەجێن. خەڵکی ئەوێ ناڕازین لە حکوومەتەکەی خۆیان کە بەپێی ئاسی پێویست دەنگیان بەرز نەکردوێتەوە بۆ پشتیوانی خەڵکی فەڵەستین و پێیان وایە کە لە کۆنا شیلی بەناوبانگ بە بۆی کە لەگەڵ فەڵەستینەکانە پەیوەندیەکی تونوتۆڵیان هەبوو ناکرێت لەم کاتەیە بێدەنگی هەڵبژێرە گیان بە جۆرە پەیامەکان نەتون نەبێت و کۆڵمبیا و مەکسیک و بەڕازیل پەیامەکەت لەو ئاستایان نەبێت. بۆیە ناڕەزایەتەکانیش لەوێ چڕوپڕەوە داوا لە حکوومەتەکەی خۆیان دەکەن کە بێنە دەنگ. ئەمە ئەنی دووبەرەکێک لە ناو خودی بزوتنەوەیەکی چەپی چیلیایە کە ئەوەی کە لەسەر ئاسی دەسەڵاتەوەی لاقی لەگەڵ ئەمریکای بمێنێ، بەڵام لە ژێرەوە لە ئەنگرانی هەرم پارتانە خۆیان ناڕازی لەو سیاسەتێکی ئێستا لەوێ بەرپایە. لە ناو ئەوروپاشە دووبەرەکی و سێبەرەکی و چواربەرەکی هەیە کە هەر ڕۆژۆ سیاسەتێکیان ئەڵتەکان پێی ناڕازەتی خەڵک پێی ناڕازەکانی ئەمریکا ڕۆژەستەکانیان نەگۆڕن. ئەوەیە لە UN کە دەنگدانەکە بوو وڵاتی پورتوگال، ئیسپانیا، فەڕەنسا، بلجیکا، سویسرا، نەرویج و ئیرلەندە دەنگیاندا بەوەی کە شەڕەکە بوەستێت. ئەو بەڵگەنامەیە کە هاتە دەنگدان وڵاتە عەرەبەکان پشتیوانی لەکەم وڵاتانە دەنگیان بۆ دا کە بوەستێت شەڕەکە
مجموعی وڵاتی زۆری ناکە بێدەنگ بوون بێلایەنمانەوە لەمەیە دەنگیان نەدا بە هیچیان لە بەرەوەی کە چەند وڵاحەزەیەکیان هەبوو ئەویان کرد بە بیان و بۆی کە دەنگ بە هیچیان نەدەن. بەڵام ئێستا لە ئەوروپای مشتەرەکە ئەنی دەنگەکان زۆرن هەر کەسە و بە نوعی هینەکات لە خەڵکی ئیرلەندا یەکێکن لەوانەیە کە زیاترن هاتوونەتە مەیدان بۆ پشتیوانی خەڵکی فەڵەستین فشارێنە بۆ حکوومەتی خۆیان کە ئەم کارانی ئیسرائیل دەیکا هەڵەیە و نابێ قبول کرێ و ئێمە بێ ئیشمان ئەوەیە کە فشار بۆ ئەوروپا مشترک بێنین کە فشار بۆ ئیسرائیل بێنێ کە ئەم کارانە کۆتایی پێبێت و هەروەها بەریتانیا بەتەما بوون پەرچەمی فەڵەستین قەدەغا کرێت لە فەڕەنسا خۆپشاندان قەدەغا کراوە لە ئەڵمانیا خۆپشاندان قەدەغا کراوە نادیەکی سکۆتلەندی بە توندی جوابی ئێمەیەوە کە لە پێش یارێکی خۆی بە سەدان عەلەمی فەڵەستینی بەرز کردەوە کە قەدەغاکردنی عەلەم ئێمە ناوەستێنە لەوەی کە ئێمە بین پشتیوانی خەڵکی فەڵەستین نەکەین ئەمەش پەیامێکی بەهێز بوو بۆ ئەوروپا مشتەرە کە خەڵکی ئەوروپا دەتوانێت هەڵوێستی هەبێ و هەروەها وڵاتی دانمارکێکی وڵاتانە بوو کە زوو ئەوەی ڕاگەیاند کە ئێمە هاوکاریە مادیەکانمان بۆ فەڵەستین ڕدەگرین لە بەروی کام هێرشانە حەماس دەستی پێکرد و وڵاتی ئیسپانیا زوو جواب ئێمەی دایەوە کە ئەسڵەن ئەمە جێ قبوڵ نیە وەخیانەتە لە کاتێکی وایە کە شەڕە خەڵک زیاتر پێویستی بە هاوکارێت تاکو تۆ هاوکاریەکانیان ببڕیت و هەروەها ئەمە وای لێ کرد کە فشاری خەڵکیش لە ئەوروپا مشتەرەکە زۆر بەبێ و حکومەتانە کە چۆن هاوکاریە مرۆیەکان بۆ خەڵکێکی بێتاوان ئەوەستێنن ئەمە ژوای لێ کرد دوای چەند دوو هەفتەیەک دانیمارکی شاتە سەر و قەناعەتی کە فشاری زۆری بۆ هاوکەن باشە ئێمەژەم هاوکارانە لەم و دوان نەباتیەوەی کە بیوەسەنین دووقاتیەکەین و زیایەکەین و مە هەمڵەتەکانێکەش ئێستا پاشکەس بوونەوە لەسەر ئەو هەڵۆسی پێشتریان هەیبوو لە ناو ئیسپانیا فشارەکان بۆ سەر حکومەت زۆرە سەرۆکی پارتی چەپەکان کە هەم وەزیریشە لە حکومەتە داوای کردووە لە حکومەتەکان کە بەڕەسمی بەداچوون بۆ یا بکەن کە ئیسپانیا بەڕەسمی بتوانێت لە محکەمەی نەدوڵەتی شکایەت لە نەتەنیاهو حکومەتەکەی بکەن لە سەرەوەی کە تاوانی جەنگیان ئەنجام داوە ئەمە ژوای لە ئیسپانیا کردووە کە ئێستا بەڕەسمی زۆر بەجددی بەدوایە و مەسەلەیە بکەوێت کە هیچ نەبێ شەڕەکە بوەستێت وە پرۆسەیەکی ئاشتی دەست پێ بکات لە مانتیقەکە بە ڕابەرایەتی ئەوروپای مشترەک و ئیسپانیش فشار بۆ ئەمە هێنێت لە ئەفریقای باشووریش هەر لە کۆنەوە هاوسۆزی بۆ خەڵکی فەڵەستین هەبووە پشتیوانی بۆ خەڵکی فەڵەستین هەبوو ماندلا لە کۆنەوە توێتی تاکو خەڵکی فەڵەستین بە ئازادی نەکەن مش بە ئازادی ناکەن هەیان پەیامی بۆ کوردەکانیش هەبووە کە تاکو کورد بە ئازادەکانی خۆیان نەگەن شەرقی وسەد بە ئاشتی ناگات و ئێستاش ئەم پەیامە هەر ئیدامی هەیە باش ئەفریقای باشوور زۆر بەتوڵنی ئەم کارانی ئیسرائیلیان ئیدانە کردووە و پارتێکی تر لە ئەفریقای باشوور ئەوەی ڕاگەیان بوو کە دەبێ بایکۆتی ماکدۆناڵدز بکرێت بۆ هۆکاری کە ماکدۆناڵدز کۆمەکی سەربازانی ئیسرائیلی کردو بێ بەرابەر خواردنیدا بە سەربازانی ئیسرائیل ئەم بایکۆتە ئەوە نەبەهێز بۆ نەکاریگەر بوو کە ماکدۆناڵدزی باشووری ئەفریقای باشوور هاتووە سەردەنگ کە بڵێک نەمە هیچ پەیوەندیەکمان بە ئیسرائیلەوە نییە کۆمپانیایەکی سەربەخۆین و ئێمە چەندەها هەزار کەس تەعین ناکەنەکەرم بایکۆتە ئیدامی پێبێ ئەم کەسانە ئیشەکان لە دەستێن بەڵامە هەرواش دوایەوە ڕانگەیانوەکە نەخێریەوە ڕاز ناکەن بایکۆتەکەمان ئیدامەیە بێت و بە دواتچوونی شەکەن هەر کۆمپانیایەکی کەش دەستی هەبێت لەوەی کە هاوکاری سەربازانی ئیسرائیل بکەمان بایکۆتیەکەن لە هیندستانیش دوای کە حکوومەتەکەی مۆدی حکوومەتێکی ناسیۆنالیستە و دژە ئیسلامە پشتیوانیەکی پیشاننا بۆ دەوڵەتی ئیسرائیل کە مافی خۆیەتی پشتیوانی لە خۆی بکە و دیفاع لە خۆی بکە بەڵام بە سەدان هەزار کەس لە هیندستان هاتنە سەر جادە و خۆپشاندانیان کرد و سیاسەتی هیندستانی کە سیاسەتێکی غەڵەتە کە ئەمە شەڕ نیە ئەمە قەتڵ عام ئەمە دیفاع نیە ئەمە هجوومە ئێستا پارتی ئۆپۆزیسیۆنی هیندستان بەڵگەنامەیەکی بڵاو کردوەوە کە ئێمە پشتیوانی خەڵکی فەڵەستین نەکەن ئەکربێنە سەر حکوم قەزەی فەڵەستینی بە قەزەی خۆمان نەزانین لە کۆمەڵگەی نەودەوڵەتیە بەرەو پێشیە بین ئەمە ژوای لە مۆدی کردووە کە ئێستا تۆزێ پشتیوانەکانی بۆ ئیسرائیل کەم کاتەوە نەتوانێت پێشتر دوو هەفتەی پێشتر ئا باشکرا دیفاع لە ئیسرائیل بکات و هەروەها لە ئاسیاش خۆپشاندانی کەم بچووکەر هەیە ئەمریکا زۆر فشاری هێناوە بۆ یابان کۆریای باشوور بە تایبەتی کە پشتیوانی خۆیان بۆ ئیسرائیل بەتوونی دەربڕن بەڵام ئەم کاریان نەکردووە لە بەروی کازانن لەلایەن خەڵکی وڵاتانەوە زۆر پشتیوانی لێ ناکرێت.